ترامپ و پەیامی ساڵانەی لەسەر ڕەوشی وڵات. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی ئەنجومەنی سوورای دیموکراتیک و گەشتەکەی بۆ ئەمریکا. زانایان دەڵێن دەریاچەی وان لە بەرامبەر مەترسیدایە. تەماشاچێکی خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوانە سەر. سڵاو و ڕێز و هیوی دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ژە دەنگی ئەمریکا لە واشنگتن. دەگوتەرە ڕەوشە یەکگرتنا نیشتیمانیدا ئیشە فتێچاوەڕێکردن سەرۆک دۆناڵد ترامپ پەس ناگەشەکردنا ئابووری بدا و پێتیڤیا ئاواکردنا دیوارێکی لەسەر سنووری مەکسیکۆ لەبەر بوو و سەرۆک گوتارە ساڵانە لە 29 مەها بۆری بدا لێ ژبەر داخستنا حکومەتێ ژە ئەنجامی هەڤڕێکیا سەرۆکی و دیموکراتان لەسەر خەرجیا دیواری هەندنا گوتاری هات پاش ئێخستن. سەرۆک ترامپ پێشبینی دەکات و ئەو نکارە پشتەوانیە پێتیڤی ji بۆ دابینکردنا خەرجیە لەسەر ئاواکردنا دیواری بدەست بێخە لەوان وی گوتیە ڕەنگە ئەو ڕەوشە ئاوارتە ڕابگەهینە و ئەف وی بەشێک باش ji گوتارە ساڵانە یاوی وەسا دیارەک و سەرۆک دێ سەرکەفتنان لێ دژی کۆمەڵن ڕادیکال لە ئەفغانستان و لە سووریا ژی ڕابگەهینە. سەرۆک ترامپ بریاروایە ئەمڕۆ ئێوارە پەیامی ساڵانەی بۆ کۆبوونەوەی هاوبەشی کانگرس پێشکەش بکات کە تێدا باس لە چەندین خاڵ دەکات لە پەیوەندی بە کارنامەی ناوخۆ دەرەوە. بۆ چێشتنە سەر ئەم بابەتە دکتۆر کرماش گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردەی لە زانکۆی ئێڵاتی تەنەسی لە گەڵماندایە. دکتۆر کرمان سپاس و خۆشهاتنەوە بەڕامەکانمان. تا چەند شیانی هەیە سەرۆک ترامپ لە وتاری ئەمڕۆیدا بتوانێت بە ئەندامانی هەردوو دیموکراتەکان و کۆمارەکانی خۆی باوەڕ بهێنێ بۆ ئەوەی کارنامەی ناکۆکی لە سەرەکانی پیادە بکات هەر لە دیوارەکەەوە بگرە تا ئەوانەی تر پێم وایە شانسی کەم بیتن خۆ دەزانی مەسلەی گوتاری ساڵانەی سەرۆک لە کۆنگرێس کە پێی دەڵێن State of the Union زیاتر لەسەرەوەیە بەرنامەکانی ساڵی ئایندەی خۆی بە خەڵک بڵێت و چ شتێکی باشکرایە وەگی خەڵکی ئەمریکایە بێنیتەوە بەڵام ئاماژەتان پێکرد بە شێوەکی گشتیان بڕوا ناکەم هیچ شتێکی ئاوها نوێ بە خەڵکی ئەمریکایە بڵێتن زیاتر لەوەی باسی دیوارەکە بکوەکو ئاماژەتان پێکرد بڵێتن چ ناوێکی لێدەنێن گرنگ نییە پەرژینە دیوارە هەرچی هەیە بەڵام شتێکە بیتن کە پێشی لافاوی ئەو کۆچەرانەی ئەمریکای لاتینێ بگریتەوە لە حقیقەتیش لافا و شەپۆل نییە وەکو ئەو ناوی لێنایە بەڵام بە حکمی ئەوەی دەیەوێتن خەڵکەکە تەحریک بکاتن و بە جۆرێک تەسیر لە سایکۆلۆژیان بکاتن باش شتەکەوا گەورە دەکاتن کە بڵێ ئەوە خەتەرێکی گەورەیە لەوێندەرێ باسی ئابووری دەکاتن حتمما لەوانەیە هەموو یاعتیبارەکەی لە بۆ خۆی بباتن کە ئابووریەکی باشی ئەمریکای هەیە بەڵام لە واقعیا و کابرایە ئابووریەکی زۆر تەندروستی لەلایەن پرێزیدنت ئۆباما وەکو میران لە بۆ پاشی هەینێش دیارە زۆری لە کێشە ناوخۆیەکان بە دروستکردنی دیوارەکەەوە دیوار سینوەرەکە وەگرێدراوە چاوەڕێی جۆرە سازشی دەکرێت لە نیوان ترامپ و پێلۆسی یان شیانی هەیە پێداگیرەکان هەروها بەردەوام بێت. ئەمن پێم وایە ئەگەر مرۆنەتیان هەبیتن دەتوانن بگەنە نەتیجەیەک چونکە کۆماری دیموکراتەکان و خەڵکی ئەمریکایش دژی ئەوە نییە سنووری ئەمریکا لە گەرمەکزێکی باشتر بپارێزرێتن بەڵام بەو دیوارە فیزیکی ئەو دەڵێتن بەرنامەکەیوی زۆر ماقول نییە دەنا ئەتەوە ئەو دیوارە فیزیکێ دروست دەکەی و لەوێن دەرێ بەجێی دێڵی ئەتۆ چۆن دەزوانی لە بنەوە بە خەندەق نایە نەژوورێت دیوار کورد ناکەن دوای ئەو دیوارە کە تۆ دروستی دەکەی پێویستی بە نۆژنکردنەوە دەبێتن. ئەمریکا لە بواری تەکنۆلۆژی زۆر پێشکەوتیە دەتوانیتن درۆن بەکاربیێنیتن دەتوانیتن کامێرا بەکاربیێنیتن دەتوانی سەگ بەکاربیێن زۆر شتی دیکە هەیە بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی وەزعەکە بە جۆرێکی باشتر بکەن بەبێ ئەوەی ئەو حساسیەتەش لە بینی ئامریکا و مەکسیکایە وەکو درێژەی پێ بدرێتن. بڵێ ڕێبازەکانی دەرەوە بەشی گرنگە لە کارنامەکانی سەرۆک ترامپ هەر لە سەرەتاوە ئیران تەوەرەکی گرنگ بووە. سەرۆک ترامپ لەگەڵ CBCدا
وتبوو یەکێک لەو هۆکارانەی کەوا لێ دەکات هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێنێتەوە چاودێریکردنی ئێرانە بەڵام سەر و کۆماری عێراق دەڵێت ترامپ داوای ڕێگەپێدانی لە بەغداد نەکردەوە بۆ چاودێریکردنی ئێران خوێندنەوەی ئێوە چییە؟ کاک دەخیل سەرۆکەکانی پێشی ترامپیش لە بۆ مەسلەی هێشتنەوەی هێزەکانیان لە عێراقی زیاتر لەسەر مەسلەی بەشێکی گرینگی بەرنامەی ڕوبەڕووبوونەوەی ئەمریکای لەگەڵ ئێرانێ بووە بەڵام ئەوەی کە دکتۆر بەرهەم هاتوۆتە دەرێ ئەو قسەیە دەکە ئەم پێم وایە لەوی ئەو زێدە ڕۆیی کردیە ئەو کابرایە کە پۆستێکی تەشریفاتی هەیە حتا لە ناو خودی عێراقی هیچ پرسی پێ ناکرێتن باشە ئەو دێتن بە سەرۆکی ئەمریکایە دەڵێ دەبێت داوای ئیجازە بکەی یان نەتکردیە کە دیانی بۆ مانایە دەبێت و داوای ئیجازە بکەی ئەمریکا کە هێرشی کردە سەر عێراقی و ڕژێمی لە بەین بردو پاشان لەو کاتەوە لە عێراقی ماوەتەوە ئیجازەی لە کەس دکتۆر کاتمان نەماوە هێشتا پرسی سوورە و ناوکۆکیەکان لەگەڵ تورکیا لە پەیوەندی بە کوردەوە زۆر ڕۆ نییە شیانی هەیە ترامپ لەم وتارەدا دەست بخاتە سەر ئەو بابەتە؟ حتما باسی سووریایە دەکاتن لەوەی تا چه ئەندازێک باسی بەفەر باسی ئەو نۆفلای زۆن ئەو دوورگەی پارێزگاریکردنی کوردان دەکاتن ئەوە شتێکی دیکەیە بەڵام چەند جارێک بە ئاشکرا گوتوویەتی ڕایگەیاندووە دوواشە دکتۆر کاتەکەمە بەجێ نایەڵن دکتۆر کەرمانچ گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یەکڵەتی تەنەسی زۆر زۆر سپاس. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکراتیک لە واشنتندایەوە لەگەڵ زۆر لە ڕۆژەمەنووسان و کەناڵەکانی تەلەڤیزیۆنیدا شۆپێکەوتنی سازداوە و هەروەها بۆ ماوەی چەند خولەکێک لەبارەی بارودۆخی سووریا و هێزە کوردیەکانەوە لەگەڵ سەرۆک ترامپ دووە بێجگاوە لەگەڵ کۆمەڵگای کوردیدا لەو بارەیەوە کۆبەرەوەی هەبوو ئەم راپۆرتە بۆتان ئامادە کردین. سەرکەوتنی هێزەکانی سووریای دیموکرات بەسەر داعشدا لە سووریا وای کردووە باس و خواستی کورد بێتە نێو کۆنگرێسی ئەمریکاوە و سیناتۆرەکان سەرقاڵی پرۆژە بڕیارێک بن بۆ پاراستنی هاوپەیمانەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست. هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات لە واشنتنە دڵی بەو کۆڕ و کۆبوونەوانەی کۆنگرێس خۆشە هەرچەندە دڵنیایی سیاسی دەخوازێ. ئەوانە گرینگن زاتان یعنی ji bo wê jî em li vê derê û em dixwazin vêya bi garantî bikin yani parastin wê çavê herêmeke ewle wê çavê hebê nebê em li ser vê esasî niha hevdîtinan dikin em dixwazin vêya tiştê encamek jî derxin. ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات بە پێچەوانەی ڕابردوو دەنگی دلێرە و دەرکەوتنەکانی لە واشنتن زۆرترە. کۆمێنیتی کوردی لە واشنتن دەیانویست بزانن هەواڵە خۆشەکە لە ئەم خانمەیە دەرهەق بە کوردی سووریا یانە هەنێک دەبێژن شتە گەرەک تشتێک ئیمزاکردی هەبێ ڕاستە گەرە تشتێ ئیمزاکردی هەبێ ئەمە نینێ یعنی دەروی وێ ئیمزاکردی تونە بە حەمید بێگوتن لە هەر وەختێدا دەبێ بێگوهاتن. هەموو دنیا باسی سەرکەوتنەکانی شەڕوانانەکات لە هەمبەر داعش. ئایا ئەم سەرکەوتنانە دەبنە دەستکەوتی سیاسی بۆ کوردی سووریا؟ ما وەک دەبێن مە کەفەنە مرنێ بڕیە کەفەنە مرنێ مە بڕیە دەبێ ئەم ڤیۆ گەڕانتی بکەن ئەم گەڕانتی بکەن ئەم باوەڕ دەکەن ئیدی چارەسەریژی پێڕەتێ ئەوژی زاننگ و یەکیتیە کوردان گەلە گرینگە. لە کۆڕەکەدا باسکردنی هاودەنگی کورد پێکەوە خاڵێکی گرنگی پاراستنی دەستکەوتەکانە. ئێستا چاو لەسەر هەرێمی کوردستان و کوردستانی سووریایە. ویواریدا ژمە زێدەتر باشوور دکارێ ڕۆل بلیزێ دکارێ ئالیکار بێ دە دۆزا کوردی دە دە چارەسەریە پرسکرێکا کوردە ئەم ژە ڕوژ ئاوادا و باشوور ji باشووردا ئەم باوەڕ dikin wê rewş hesantir bibe wê rihettir bibe. ئەنجومەنی سووریای دیموکرات هاوپەیمانە سەرچیەکەی ئەمریکایە لە سووریا وەگەم بەرپرسەش باسیەکات کە ڕووسیاش داوای کردووە دانوستان لەگەڵ ئەسەددا بکەن. بەڵام ئایا کورد لە سووریا لە ئایندا دەبێتە گەمەکەرێکی کارای گۆڕەپانی سیاسی لە سووریاش؟ چارەسەریە سووری بێمە بێی بەشداربوونەمە نابێ ئەگەر ئیسرار بکەن دەمەکی نیەت ئەوەکو سووری پەرچە ببێ. ئێستا ئاڵوێری سیاسی و بارودۆخی سووریا لە پاش سەرکەوتنەیەک لە دوایەکەکانی شەڕوانانی کورد لە هەمبەر داعش برەوی بە دیبلۆماسیەتی کورد و
وڵاتانی دەرەوە داوە بەڵام بۆ سیاسیەکانی کورچی یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن ڕاگەهاندنا سەرۆک ترامپیا و کێشانە هێزن ئەمریکی ji Sûriyê naverokê pir segdî bû. Ev du mehin dengvedana wê hebû di nav navendên siyasiyên Washington de. Pêşbînî heye ku serok di gotara îro de ji bo her du civatên Kongresê gelek demî jê re terxan neke. Lêgelo çi ji têxwestin yan ji rêveberiya Serok Trump têxwastin hember Sûriya bi mera ji Houston Texas bi Skype Dr. Mahmud Abbas endamê Encûmenên Niştimanî Kurdistanî yê Sûriya Dr. Mahmud gelkî spas ji bo demê te tu bawer dikî ku Serok Trump îşev di gotara xwe de giringiyê bide mesela Sûrî سپاس دکم سلاو ریز از باور دکم اجبرگو انو اف آخفتنا وینا نا آخفتنا وکگو هرتن دکی سر تویتر یا جم خود بیجی اف آخفتن پر استراتیجی وینا لسر سکنینا هر اگوتن اگو بیتی گوتن سر شروبا کرنا اجبر بولوش که آخفتنی گو بی گوتن ایروی گلکی گران بی و گلکی رولاوی هبه دمی آوری دش که استراتیجی امریکی در وجلات ناوین دو عالمی ده. از باور دکم انو وی بحثا سوریه بشگری که سوری بتمامی وی بکی. جبرگو او دکوی واره کی استراتیجی ده بنسبه جهبونا امریکا در وجلات ناوین بتمامی. لی از باور ناکم گو بی سر بشگری که ملت کرد بتیبت بسکنی. لی دناف دا هیا یعنی بخویا کرن انو او بحث تكرن سر مناطق كرد جبرجو انه يك امين ايروب جو امريكي بوارا كارد كنت هندورا سويدا هزا كرد البته دكتور محمود باوردكي كو اگر هاتو دغوتارا سالا ندا وي بحثا كردان كري وي بكبه برسياري يعني وي بيغرتن هبا بپشتواني كرنا كردان نا بتيبت بناوي كردا بين سازمان ازود ندوي بحواريه دما لوي اندركت وي بحث كرن جبرجو انه ايرو ام دزانن یک امینه د شر امریکی د رجلات ناوین د دجی تروریست د دجی داعش یک امینه گو کرد پیرابونه و گلک جاراج که هاتیه گوتن و حتی د کنگرس د بریا دروجه اخفتنه که گلکی گرینگ جون کینلی سناتور کندی بحث کرش برولش که از باور کم اندرک بحثا کرده بکرین بس دایرکتلی از ندوی بهوری دم. باشه دکتر محمود بگشتی. هلبت گوتارا سالانه برنامه سروکیا سالا بیتا کاوی چی بکچناک. هلبت شر تیروری شر داعش د سوریه د عراق د افغانستانی بابتی هری گرینگه بابت یک بابتی هری گرینگه جبو امریکیان تبیجی امریکی یعنی بریفبریا سروک ترامپ گل کی گرینگی نها نادا وی روشی و نادا مثلا روشلات ناوین کاری پرسا خود دوباره کیج یعنی الريفابريا ببورا الريفابريا سروك دونالد ترامب تبيجي نها قال كي جرينجي نادا روشا روشلاتا نافين يعني برسين روشلاتا نافين از باور دکیم پسگریکا رجلاتا ناوین چتیگو ام فهمت کند استراتیجی امریکی ده گلک جاران به سروک تنی و گرید یا گلک استراتیجی گرینگ تی ده سر در سکنن یعنی یه وزارتای برابانی ده وزارتا درو ده استراتیجی امریکی ده کنگرس ده تمام سر سکن وقتی گفت که وارکی استراتیجی سر بنگاه امریکا نه دولت تمامی ده و به تبت ایرو ده هرمی گو ایرو امریکی لودی هن آمادن و لشکری امریکی لودی هایش برولش که از دقیقی و گرینگی که گلکی سرهبه و رولا که گلکی مازن بیلیزاندن و گهارتن نه یعنی گهارتن بین کرن دواره کی ده انه امریکی و بمینه و که امپراتوری که دوی هرمی تمامی ده یعنی افغانستان بگره حتی دندروی سوی حتی رجلات ناوین تمامیش که میزین گو سیاست تی گهارتن بس استراتیجی آوید گشتی نبوی گربونی تی بخیر. دکتر محمود دوی گوتاری داده ما سالانه سروکی امریکی لکنگرسی دخونده میوانا داخواز دکا خلکی داخواز دکا لپی گرینگیا بابتیم کو او دخوازه بحزب که یعنی اگر پسیار جتا بیکرن وکاش کسک سیاست وانو نویسکارو روشا روشلات ناوین بتابتی اصولی دا شارزای و آگه داری تو چه پیش نیازی توی بدی بر بریا سروک ترامپ جبو سرداری به سوریا را بکد مثلا تیرور داد مثلا کردان دا دوی امریکی چی بکند سوریا دا
باوریا طبعا وەکە داخوازی گواژێ بخوازم ئەو استراتیجی ئەمریکی بخوازم گوردەیەک ئەمین إنه سووریا بکە سیستێمەکە فدرال نامرکزی نانینە نەمەرکزیت بێ سیستێما فدرال gelekî giring e hem ji miletê Sûrî timamî rejikê û hem ji rojhilata navîn re û bi taybet ji miletê Kurd rejikê. Ev sistêma hay federal ez bawer dikim wê rola xwe bileyzê dewletê dî de yego îro serdestiya miletê Kurd dikin weke Tirkiye Îranî dewletê dîjikê. Ya diduwa ez pirsê jê bikim yani daxwazîkê jê bikim ez ê jê bixwazim inu Amerîkî تێکیلیا بە رووسیا رە بکەن ji بۆنی پشتگirêka miletê Sûrî bi abrek aştî vêce bisekinînin bikine warekî govêce ava bikin yani ev têkiliya hatiman bihêlin û ya diwaye herî giring ewa gonû her du pevra îro hindirwê rojhilata navîn de دکتور محمود عباس اندامی انجمن اجتماعی کردستانی سووریا ji هیوستن تکساس به سکایپی به مرا بگل که سپاس dikim xweşî de پاپ فرانسیس پارسەردانێکی مێژوویی بۆ مێڕنشینە گردۆکانی عەرەبی دەگەڕێتەوە و پاش ئەو نوێژ و نەوازشێکە لەوەیدا کرد دەگەڕێتەوە ڕۆما ئەمڕۆ. پاپ فرانسیس لە سێدیۆمی زاید لە بەرامبەر 135,000 کەسدا دوا کە وەکو دەبیرێت هەر گەورەترین نوێژ و نەوازشی کریستیانەکاندا لە دوورگەی عەرەبیدا. پاپ فرانسیس لە خڕبوونەوەکەیدا داوای کۆتایی هێنانی بە شەڕ کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا، یەمەن و عێراق و لیبیا و کەلیسای کاتۆلیکەکان لەو بڕواایەدا نزیکەی 1 ملیۆن کریستیان لە برنشینەکانی عەرەبیدا هەیە کە زۆربەیان کرێکارانین لە فلیپین و هندوستانەوە. و لە زیندانەکانی تورکیادا کە لە هێشتی سەرماوزەوە دەست بە چالاکی مانگرتن لە خواردنیان کردووە و تا ئێساش بەردەوامە لەیلا گۆڤن هاوسەرۆکی کۆنگرەیە جەفاکە دموکراتیک و پەرلەمانتاری هەدەپەی جوولەمێرگ و 281 زیندانی تر داوای ڕێگەپێدان دەکەن بە پارێزەرانی ڕێبەری پارتێکرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان بۆ ئەوەی هەفدیتنی لەگەڵدا بکەن. پشتیک و پشتەوانین لەیلا گۆڤن و سیاسەتوانین دیەن دگرەوێدا لە ئەستانبولی چالاکیەک کری و پشتیک و بەڵاوە هاتیێدان بە چالاکیە پۆلیسان چەند جوانە گرتنە. پارتیا دموکراتیکا گەلان HDP bi bejdarbûna 10,000 kesî li İstanbulê mîtîngek li dar xist. HDP bi daxwaza rakirina tecrîta li ser rêberê Partiya Karkerên Kurdistan Abdullah Öcalan yê girtî û ji bo piştgiriya girevên birçîbûnê bi şiyara ket, aştî û azadî mîtîngek hat li dar xistin. Nêzîkî 205 girtî li girtîgehên Tirkiye hem ji bo piştgiriya parlamentera HDP Leyla Güven hem bi xwestina ku Öcalan li gel malbat û parêzerê xwe hevdîtinan bike dest bi gireva birçîbûnê kirîne. Hevserokê giştiyê HDP Sezai Temelî ji di nav de hin parlamenterê HDP û gelek nûnerên saziyan jî tevlî mîtîngê bûn. Temelî di mîtîngê de diyar kir ku birakirina tecrîtê wê aşitî û edalet were û wiha anî ziman. Leyla Güven 88 rojin li ber xwe dide. Em li vir soz didin Leyla Güven em ê vê tecrîdê bişkînin. Li girtîgehan 5 rojin girtiyên zîndanan vê têkuşînê dimeşînin. Em silavan ji bo wan dişînin. Her wiha Temelî bank li rayedarên Tirkiye kir û got ya tê xwestin maf û hiqûq e. Pêwîst e tecrît were rakirin. Dîsa Temelî xwest ku divê hevdîtina malbat û parêzeran werin kirin. Parlamentera HDP Agiriyê Dilan Direye Taşdemir dibêje tecrîta li girtîgeha İmralı ya Öcalan tê de girtiye diş hiqûqî ye. İktidara AKP, MHP suçdarek ve tecrîdê berdewam dike. Leyla Güven o hevalên wê dibêjin hûn dewleteke ciddî bin hûnê hiqûqa xwe nas bikin. Ku hûn dewleteke ciddî nebin hûn hiqûqa xwe naz nakin. Lê em îro dibînin ku ev îktidar hiqûqa xwe bin pê dike. Tenê ev sistem li İmraîlê ketiye meriyetî. Tu zindanê da tecrîda ku îro İmraîlê berdewam dike tune. Derê hiqûqiye. Êjayî birxistinê ku piştî mîtîng dawî bû û girse belav dibû, polîsan 14 kes binçav kirin. Membotanî, Dengê Amerîka, İstanbul.
بەری چەند ڕۆژان تەحسین سعید بەک میری ئیزدیان لە نەخۆشخانەکە ئەڵمانیا وەغەرا داوی کرد ئیرۆ لە شێخان میرگا ئیزدیان هات و شارتن و بەهیاویژی دەست پێ کرد. می تەحسین کەسایەتیەکی ناوداری جیهانی بوو و دەهان ساڵان میراتی لە ئیزدیان جیهانی دەکردنەها پەیامنێرێ مەسەلام باڵایی لە شێخان ئێسفنی لە بەهیاوی ئامادەیە. سەلام سوپاس بۆ دەمێتە گەلۆ ئەو بەهی و بەشارتناوی ڕێڕسمی نوێ چاوا بڕێ بە چۆن ئیرۆ. بەڵێ گەلێک سپاس بووە هەروەکی یاخویاکۆ ئیرۆکە دەم ژمێر 11 سپێدێ دیردەمێ هەرێما کوردستانی میر تەحسین بەگ میرێ ئێزدیان لە کوردستانی و جیهانێ بخاک هاتە سپاردن لە قەزا شێخانێ و دیسانجی هژمارەکە گەلەکە مەزن یا خەلکی و دیسان یا لایەنێن سیاسی ئیداری یەن عێراقێ و یەن دەربەی هەرێما کوردستانی و دیسان معقیل و ڕسپیان دەڤەرێ هەمی لە ڕێ و ڕسمێم بخاک سپاردنا میر تەحسین بەگ لە قەزا شێخان ئامادە بوون و دیسانجی هژمارەکە گەلەکە جەماوەرێکی زۆر یە نەتنە یە ئێزدی بەلکو یە دەڤەرە شێخان و بسلمان و مەسیحی و هەمی لایەن و دیسان هەمی ئەدیان و هەمی لایەنێتی بەشداریا ڕێ و ڕسمێن بەشارتنا میر تەحسین بەگێ لە قەزا شێخان. سەلام ما بەهیستیە دەبێژن و بەهیاوی وێ هەفتیە کێڤەکێشە ئەم دەزانن شارتناوی نە لە گۆڕستانی بوو یعنی نە یان نەوەکو شتێکی عادەتی بوو چما بەهیاوی وەسایە درێژ بە. بەێ هەروەکی ماڵباتەویدا یە خویاکردن و یەک وەسیەتاوی ئەو بوو ku di nav qesra wî da li nav qeza şêxan bête veşartin ji ber wê yekê jî malbata wî û civata rohînya êzidiya ew wesiyet bicihîna û termê wî di nav باخچê mala wî de hate veşar. Selam ew xelkê ku wan re diaxivîn niha li behiyê amade dibin çawa behsê wî dikin mîratî wî ê ayînî ê olî ê civakî ê siyasî çawa xelek behsê wî dike. بله پرانیا خلق دبره تایبت اگر هم بحث شیخان و کردستان بگین و دیسان عراق جی چونکه ایروکت یکم روجا تازیاوی دا دیار بو که هجم گلگا مزن یا خلقی جه همی عراق جه سیاسی و معاقیل و جواک باو یعنی همی رنگن جواکی بجداریات تازیاوی کرد اجبرویه که جی او دبیجن که تشته هر جوان الدف میری او بو و حج همی نتوا و حج همی ولاد کرد و گلک آشتی خواز بود و مروفه که گلک بسیط بود گل همی کسا دشیا بگنجیتن چجارا خو مازندت کرد و دیسان یه شیای و کلتوره که بگ و جیانه لوی دوره دیف خدا پیرید. هەلبەت سەلام ئەم دەزانین کو مەسەلا جهگرتناوی یعنی میری ئیزدیان یە بێت مەسەلەک هێشتا نەدیارە و کەس نزانەوێ چابە لێ لە گۆڕا تو ئاگاداربی وی دووەسەیەتا خوادا گوتیە کیوی جهێوی بگرایان نەگوتیە. نەخێر حتا نکات بێژن ما ئەو بسیار دیسان کەسێ نێزیکی وان کرد و دیسان شێندێک جواتا ڕۆحانیایە گوتی حتا تازی و هفت روز تازی دانانه اجبر خلقی اول در وجیتن و دیسان بن ازدیان همی جهانی و خلق دیه یه دورندیان عراقی اجبر هنده هفت روز دانانه و اجبر وی که جی حتی هفت روز تمام نبن چه کس نهات یا دست پشتی هفتیاوی آن و پشتی تازیاوی هفت روز داد تمام بیتن پشتی هنگه مالبات هاوی دیرینن و دیسان به استشاره جوات روحانیا ازدیا و همی ازدیان دی کاده کی جێگای وێگرێت. بەڵێ سەسلام گەلک سوپاس سەسلام باڵایی پامنێری دەنگی ئەمریکا لە قەزا شێخان ئەیسفنێ لێ ڕێڕسمین باشارتن و بەهیا میری ئێزدیان تەحسین سعید بەک ئامادە ببوو گەلکی سپاس. گەلێک سپاس بووە و دەمەکە خۆش. سپاس. دەریاچەی وان لە ئوستانی وان هەرە گەورەترین دەریاچەی لە تورکیا و دووەمینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام. ڕاستە ئاوا vê گۆمê ya tê navkirin bi navê derya Wanê hertî û pîsyatî dê tê de zêde dibe û rastî metirsiyan dibe metirsiya ji navçonê dibe zana dibêjin eger çareserî jê re neyê dîtin di demê bîst hetasî salên bê de wê bêj dezdan.
بحرا وانه کو به جوانی و بدوی خو د ناوا همه کردان دا دنگ ودایا دهان کلام لسر و هاتن نویسین مخابن جبر کو گماریا باجر درجه ناوا و نه بتونبون را روبرویه روژه 54,600 متر کوب آوا گماری و آوا قریش یا ناوا مالان درجه بحروانه. هر چقدر دکیلکا بحره با پارزاندن کارگاه کاتب آوا کرنجی ev kargeh têranake û rengê hêşînê avê ji ber bermahiyên qirêj û gemarê zer bûye. Zanyar hişyar dikin ku eger tedbîrên pêwîst neyên standin herî zêde 25 sal temenê behrê maye. Rêveberê Komeleyê Bazî Aslan balkişan ser rewşa behra Wanê û got ku eger tedbîr neyên girtin behr ber bi tunebûnê ve diçe. Ev ava ku tête nava Gola Wanê ev ava aveke xezayî nîne. Ev aveke ji kanalizasyona bajêrê Wanê yanî ji Lamet têtin. Ev aveke bijariye aveke xiraba bi tinê ev ava nîne. Benzerê vê avê da 19 cemidî jî bi vê şeklên navçeyê Wanê doranê Wanê dadkevne nava Gola Wanê. Rûzemîna behra Wanê 3900 hektar û ji ber ku gelek mezin gel wekî behra Wanê bi nav kiriye. Aslan ji bo ku ev bedewî û ciwaniya behra Wanê tune nebe banga hestiyariyê kir. Mixabin ev gola ku hende kadar ji aliyê gelê me ve pîrozê te dîtinê li bajêrê Wanê da heta gol nayê te gotinê dibêjin behra Wanê. Behra Wanê hem dîrokekî xwe ye girîng heye hem jî zanînekî ferqlî heye. Daxwaza me ji ber pisyar û ku pê alaqedar bibin. Bila biçin bigerhin kacekê çawa tête çareserkirin xelaskirina va gola ji vê qirêjiyê dê çawa teşkîl bîtin. Her dîsa li ser behrê giravên Axdamar, Adir, Çarpanak û girava çûkan jî cih digire. Ava wê jî xwe û sodayê pêk tê. Ji ber vê yekê di nava golê da tinê masiyê kefalê dir dikare jiyan bike û di cîhanê da jî ev masî tinê behra Wanê da heye. Nivîskarê Kurdê navdar Yaşar Kemal jî gotibû di cîhanê da behra Wanê bi hêşînahiya xwe ya di biriqe bêhempa lê niha ev behra Wanê ya bedew bo nemire li benda alîkariyê ye. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. داخل دەریاچەی وان بەو جوانی خۆیەوە و جر لە ناو فۆڵکلۆری کوردیدا جێخۆی کوردێتەوە ئەگەر لە وڵاتی یەکتر وایە بزان چیان لە دەوروبەری کرد بۆ ڕاکێشانی ملیۆنان کەسان و ملیۆنان گەریدا لە ڕووی ئابووری بۆ ئەو ناوچەیە. بەڵێ هەلبەتە میراتێکی نیشتیمانیە گەلک سترامپ پێ هاتنە گوتن. هەتا بەرنامەبێتی ئاکورد کونەکشن هەر شاد و بەختەوەر بن و خودەحافیز. بمێنە خۆش.